دەردی دڵ بۆ کێ بەیان کەم دڵکەنا لاوێتەوە ئەو گڕووی گرتوویە چی بکەم بێتۆ ژیر نابێتەوە بەفری بەفران بارە بێبای وعدە قات ناچێتەوە ئەی خودا کەنجێ عەزیزی ئەو دڵای من دێتەوە ئەی خودا کەنجێ عەزیزی ئەو دڵای من دێتەوە وێنەکەت دەرمانی سەر جەرگی برینداری منە وەختی دڵێ تەنگی بەبێتۆ هەر ئەوە یاری منە دیتنی ڕووناکی بۆ دووچاوی تۆ باری منە تاکو لێت دوورم عەزیزم شیوەنێکاری منە تاکو لێ دوورم عەزیزم شیوەنێکاری منە چاوەکانم بەسێ غوربەت بێرەوە چۆن بژیم ماخرێ عەزیزم تۆ لەوێ و من لێرەوە چۆن بژیم ماخرێ عەزیزم تۆ لەوێ و من لێرەوە باوەڕی نایە بەژینم دڵ بەدەست جزیاتەوە خۆشە ڕۆح دەربێ و بەجارێ بیخەمە ژێرباتەوە چونکە تەنیا هەر دڵێکە و سەد بەڵا دەیباتەوە چەرخی چاپ گەر لێم بەقینە دەست لە منێ ناکاتەوە چەرخی چاپ گەر لێم بەقینە دەست لە منێ ناکاتەوە چاوەکانم بەسێ غوربەت بێرەوە چۆن بژیم ماخرە عەزیزم تۆ لەوێ و من لێرەوە چۆن بژیم ماخرە عەزیزم تۆ لەوێ و من لێرەوە دەردی دڵ بۆ کێ بەیان کەم دڵکەنا لاوێتەوە ئەو گڕووی گرتوویە چی بکەم بێتۆ ژیر